بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. پەیامەکەی مەسعود بارزانی دەربارەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان کاردانەوەی لایەنە سیاسیەکانی لێ دەکەوێتەوە. هەرێکە لە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی پێشوازی لە پەیامەکە دەکەن بۆ تێپەڕاندنی قەیرانی سیاسی و یاسایی و دارایی هەرێم. تاوەکو ئێستاش زوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی بە پەردی وەڵامی پەیامەکەی بارزانیان نەداوەتەوە. هیوادارێک لە بەڕێزان سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لە سەدۆی سەرەکی، هەروەها لە سۆرانەوە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەمین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. جارێکی دیکە مەسعود بارزانی پەیامێکی ئاڕاستەی لایەنە سیاسیەکان کرد و داوای ئەنجامدانی گۆڕانکاری لە پۆستەکانی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان دەکات. لایەنە سیاسیەکانیش ناوەڕۆکی پەیامەکە بە ئیجابی دەزانن. هاوکات کۆمەڵی ئیسلامی ڕای دەگەێنێت پێشوازی لە پەیامەکە دەکەن و قسەی خۆیان کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە لە کۆبوونەوەکاندا دەخەنە ڕوو. بۆ چارەسەرکردنی کێشە سیاسی و داراییە چەقبەستوەکان بارزانی پەیامێکی بڵاوکردەوە و تێیدا جەخت لە ئەنجامدانی گفتوگۆ و ڕێکەوتنی سیاسی دەکاتەوە. لای خۆشیەوە یەکگرتووی ئیسلامی پێشوازی لە پەیامەکە دەکات. ئەگەرچی کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی ڕاستەوخۆ وەڵامی پەیامەکەیان داوەتەوە، بەڵام تا ئێستا یەکێتی نیشتیمانی وەڵامی ڕەسمی نییە. بەرپرسی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی و حیزبەش ڕاگەیاند بڕیارە مەکتەبی سیاسی یەکێتی کۆبێتەوە و لەو بارەیەوە بڕیار بدەن. هاوکار وتەبێژی باڵی ناوەندی بڕیاری یەکێتی پەیامەکەی بارزانی بە ئیجابی دەزانێت و پێی وایە دەرفەتێکی باشە بۆ گفتوگۆ و ئەنجامدانی گۆڕانکاریەکان. ئێستا ئاشماوەتەوە بزوتنەوەی گۆڕان کە تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ئامادەنیە ڕایخۆی لەسەر پەیامەکەی بارزانی بخاتە ڕوو بەشێک لە ئەندامانیشان ڕایگەاندووە تاوتوێی ئەو پرسە دەکەن. سەرەڕای پێشوازیان لە پەیامە نوێیەکە لایەنە سیاسیەکان داوای هەنگاوی کردداری لە خودی بارزانی دەکەن و پۆستەکەشی بەسەر چاوەی کێشە و قەیرانەکان دەزان و حیزبەکەشی بەسەر چاوەی پەرخستنی پەرلەمان و حکوومەت دەزانن. ئیحساس عابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دوبارە سوپاسان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاکسەلار بەخێر بێن. ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەن، خوێندنەوەی بەڕێستان بۆ پەیامەکەی بارزانی چییە؟ چ کاریگەرێک دروست دەکات لەسەر دۆخی سیاسی هەرێم و پاشان هیچ شتێکی نوێی تێدا بۆ ئەم پەیامە؟ بەڵێ، بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ ئێوە. سڵاو لە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەیام و سڵاو بۆ مامۆستا مروانیش. لە ڕاستیدا ئەو دەربڕینە یان ئەو ڕاگەیەندراوە لە محتەوادا جیاوازترە لە هەموو ئەو ڕاگەیەندراوانەی کە لە ماوەی ڕابردوودا کاک مەسعود ڕایگەیاندووە و ئێمە ئەو ڕاگەیەندراوە بە دەرفەتێک دەزانین بۆ گفتوگۆی نێوان لایەنەکان یان دەستپێکردنی گفتوگۆ و ببێتە وەرەقەیەکی عەمەلی لەبەردەستا بۆ داخڵبوون بۆ هەنگاونان بۆ چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستان و گێڕانەوەی شەرعیەت بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان. ئەم ڕاگەندراوەی کاک مەسعود لە دۆخێکدایە کە هەرێمی کوردستان بەڕاستی لە بەردەم مەترسێکی گەورەتردایە، ئەویش ئەوەیە
شەڕی داعش بەرەو کۆتایی دەچێ و ئێمە لە دوای شەڕی داعشەوە نەمانتوانیەوە ماڵی خۆمان نەکخینەوە نەمانتوانیەوە مەکسەبی سیاسی و نیشتیمانی و دیموکراسی بێنی نەکایەوە نەمانتوانیوە گوزەران و ژیانی خەڵکی کوردستان باشکەین ئەمەش لە ڕێگەیەکێ لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان واتە دوای 2 ساڵ لە شەڕی داعش حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بەرپرسیارانە بەرامبەر بە خەڵکی کوردستان بە وەفا بێ ئەو هەموو خوێن و قوربانی کە داوێتی لە ڕووی ژیانی ئابوووریەوە لە ڕووی استقلالی کۆمەڵایەتیەوە لە ڕووی استقلالی سیاسیەوە لە ناو خەڵکی کوردستانە تەنانەت لە ڕووی گەشەکردنی خوێندەواری و بواری کەلتوریشەوە لەم ڕوانەوە حکوومەتی هەرێمی کوردستان شکستی هێناوە بۆیە پێشتر لە پەیامی ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕاگەیەندراوە کە ئەم حکوومەتە دەبێ بگۆڕدرێ و لە ڕاگەیەندراوەکەی کاک مەسعودیشا داوای گۆڕینی حکوومەت داوای دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکی هەرێمی کوردستان داوای ئاکتیڤکردنەوەی کاری پەرلەمان دەکا هەموو ئەمانە ئێمە بە میکانیزمی خۆی دەتوانین لایەنە سیاسیەکان هان بدەین بۆ ئەوەی ئەم ڕاگەیەندراوە لە ڕووی نووسراوەوە بە گرنگ وەرگین بەڵام هەموو نووسراوەکان پێویستی بە یەک مەرجی گرنگ هەیە ئەویش کردارە و بوونی نیەتە لە پشتی ئەو دەربڕینانەوە ئەگەر خودی کاک مەسعود نیەتێکی جددی هەبێ بۆ بەدیهێنانی ئەو داخوازیانە بە دڵنیاییەوە ئەو بارودۆخە دەچێتە پێش چونکە خودی کاک مەسعود و بە تایبەتی پارتیش کە بەشێکە لە کێشەکان دەتوانن ئەم ڕۆڵە گرنگە بگەڕن زۆر باشتە ئێستاوی کە تۆ لێ خوێنیەتی جددی هەیە مەسعود بارزانی و پارتی من پێم وایە کاک مەسعود دوای ئەوەی شەڕی داعش ئەوە تا بەرەو کۆتاییەکێ دوای ئەوەی کە زانیوەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەم کاستەی ئێستاوە ناتوانێت وەڵامگوی داخوازەکانی خەڵکی کوردستان بێ و ئەو حراجێکی گەورەشی بۆ دروست بووە لەوەی کە لایەنەکان و بارودۆخە سیاسیەکە بە تەواوەتی لە ترازاندانەوە و ناوماڵی کوردی یەک نەخراوەتەوە و تا ئێستاکەش بە عەمەلی ناوەندەکاری نێودەوڵەتی ڕووی دەمەکەنە ئەو ئەمە حراجێکی گەورەی بۆ ئەو دروست کردووە هیوادارین ئەم دافعانە و چەند دافعەکی تر وا بکە بە تایبەتی مەسەلە قانونیەکانیش وا بکە بەجددی کاک مەسعود و پارتی بێنە بەڵام پێ دوای جددی ناوانە ئێستاوە لێ دەخوێنرێتەوە جددی بن ئێمە هیوادارین یعنی ئێمە وەکو نێتێکی خیر وەکو دیوە ئیجابیەکەی تەماشا بکەین بەڵام ئەمە بەس نییە و هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەوەندەی دەبێ ئەمە بچێتە بواری کردداریەوە یەکەم لە ڕووی زەمەنەوە ئەبێ بە خێرایی ئەم پرۆسەیە بچێتە پێشەوە دووەمیش ئەبێ بە کردداری ئەوەی دەرد بڕاوە ینی میکانیزمی هاتنە پێشەوەی پارتی بۆ جێبەجێکردنی گۆڕینی حکوومەت کە سەرۆکی حکوومەت لای ئەوانە گۆڕینی سەرۆکی هەرێم کە خودی کاک مەسعود تا ئێستا مارەسەی پۆستەکەکە هەموو ئەمانە مەطلبێکن بەشی زۆری ئەبێ پارتی خۆی پشتیوان و هاوکار بێ و بێتە پێشەوە و بەدیدی من ئەوە کۆمەڵ ئەوە یەکگرتو ئەوە بەشێکی گرنگ لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پێم وایە لایەنەکانی تریش لە ئایندە نزیکدا ئیسیجابەیان بۆ ئەم ڕاگەندراوە هەیە بەڵام جارێکی تر تەکید دەکەمەوە خودی کاک مەسعود زەمانە بۆ جێبەجێکردنی ئەو ڕاگەندراوی سوپاس دەکەم دواتەکرێم و لای بەڕێز دەگەر بچین لای مامۆستا مەڕوان مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ڕای بەڕێزتان چی لەسەر پەیامەکەی بارزانی و پێتان وایە پەیامەکەی بارزانی چ گۆڕانکاریەک لە دۆخی سیاسی و دۆخی نایاسایی ئەو دامەزراوانەی کە ئێستا هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت دێنێتە ئاراوە بسم الله الرحمن الرحيم سوپاس بۆ بەڕێزتان و بۆ برای بەڕێزم کاکە سالار و بۆ بینەرانی خۆشەویست ئەگەر بە وردی سەرنجی ئەو ڕاگەیەندراوەی بەڕێز کاک مەسعود بارزانی بکەین بۆ بەراوردی کەین لەگەڵ ئەو قسانەی کە لە باشی کردنی ئاسمان و ڕێسمانی فەرقە و گۆڕانکاریەکی زۆر لە قسەکانی کاک مەسعود بارزانی بەدی دەکرێنجا و گۆڕانکاریە هی فشاری خەڵک و جەماوەر و لایەنە سیاسیەکان بوو کە کاردانەوەیەک لە ئەو گوتارانەی کاک مەسعود کە ئەو چەند قسەی کە لە باشی کردنی یانەوەتە قەناعەتێکە و قەناعەتی وایە کە لە دوای شەڕی مووسڵ گۆڕانکاری زۆر جددی لە کوردستان دەکرێن و لە عێراقدا دەکرێتن کە پێویستە ناوماڵی کوردی وەکو بڵێ ئاشتەواییەکی سەراسەری دروست بکرێتەوە هەر چۆنێکی بێتن بە تەسەووری من هەنگاوێکی باشە هەرچەندە هەندێک خاڵی نەدەبوات تێبان بە تەسەووری مندا ئەو خاڵانەی کە لەو ڕاگەیەندراوەی کاک مەسعوددان خاڵی سلبین
بۆ نمونە کە باسی ڕهابی فکری دەکات لە سلێمانی و باسی گۆڕانکاری دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکات کە ئەوە ئیشوکاری پەرلەمانتارانەوە ئیشوکاری پەرلەمانەوە کوبرای بەڕێزم کاک سالار چاکتر دەزانێتن و ئەو کاتەی کە ئەو خاڵانەی کە باسی کردن وەکو قسە دەمێننەوە تاوەکو بەکرداری جێبەجێ نەکرێن و لایەنە سیاسیەکانش قەنەعەتم وایە هەنگاوی جددیان ناوە هاتوونە پێشەوە بۆ ئەوەی کە پێکەوە دابنیشن و بە جددی قسە لەسەر چارەسەرکردنی کێشەکان بکەن و من قەنەعەتم وایە ئەو کێشانە نابێت تێکەڵاو بکرێن و کێشەکانی هەرێمی کوردستان کێشەی دروستکراون و بە تایبەتیش ئەو کێشانەی کە پەیوەستن بە قوتی خەڵک و خەڵک بەدەست بە ئەنقەست برسی دەکرێتن بۆ ئەوەی کە کێشە سیاسەکانی دیکەی لەبیر چێتن لەبەرەوەش لە قسەکانی بەڕێز کاک مەسعود زۆر بە ڕوونی لێ دەخوێندراوە لە باشی کە قسەی کردن پرسیارێکی ئاراستەی خەڵکی سلێمانی کرد و خەڵکی موچەخۆران کرد فەرمووی برادەرینە لێتان دەپرسم ئایا ئێستاتان باشترە یان پێشەوەی کە کودەتاتان کرد کەواتە نەتیجەی دەستبردن بۆ یاسای سەرۆکایەتی ئەو خەڵکە برسی کراوە و ئەو خەڵکە بەو ئاقارە براوە وە خوازیاریشم لایەنە سیاسیەکان بەجددی بێنە خەت لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە دیڕاسەی ئەو پەیامەی کاک مەسعود بکەن و خاڵی جددی ئەوەیە کە ئیشارەی بە چەند گۆڕانکاریە کردووە لە بەتایبەتی سەرۆکایەتی هەرێم و لە حکوومەتی هەرێم و کاتێکە و گۆڕانکاریانە دەکرێن لێوێندەرێ تەسەوڕم وایە کە پەرلەمانی کوردستانیش دابنیشێتن ئەگەر هاتە سەر ئەوەی کە بڵێ گۆڕانکاری لە دەستەی سەرۆکایەتی پەرلەماندا بکرێتن وەزعی سیاسی و موچەخۆرانی خەڵکی هەرێمی کوردستان چارەسەر دەبێ قەنەعەتم وایە دەستەی سەرۆکایەتی لاریان نابێت لە هیچ گۆڕانکاریەکی کە پێویستە کات. بەڵێ زۆر باشە بەڵام پێ دوای ینی ئێستا ئەرکی کێ مەسەلەن بەرپرسیارەتی پارتی چێ بۆ ئەم قۆناغە بەرپرسیارەتیکێتی چۆنە گۆڕان چۆنە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بەرپرسیارەکە چۆن دابەش دەبێت بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغا بۆ ئەوەی کە ئەم پەیامەش بێ بەکردار وە ئەم دۆخی کە خەڵک تێیدا دەرباز بێت. من کاک حەکیم گیان لە ڕابردووش گوتومە یەکترماندیکردنی ناوێتن مەسەلەی بەرپرسیارەتی گۆشتی خێرە نیە دابەشیکەین برادەرانی پارتی ئەوەندەی بەردەکەوێت و برادەرانی یەکێتی ئەوەندەی بەردەکەوێت و لایەنە ئیسلامیەکان ئەوەندەیان بەردەکەوێتن. قەنەعەتم وایە بە بڕیارێکی سیاسی برادەرانی پارتی دموکراتی کوردستان ئەو بارودۆخە بەم ئاقارە گەیشتووە و بە بڕیارێکی وانیش هەموو شتەکان چارەسەر دەکرێن و تەنانەت بەشدارکردنی لایەنە سیاسیەکان و وەرندا بنیشین و با چارەسەری کێشەکان بکەین بۆ تێکەڵاوکردنی بابەتەکانن دەناچۆن برادەرانی پارتی بە هێزێکی سەربازی توانیان ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکەن بە قەرارێکی سیاسیش دەتوانن هەموو شتەکان وەکو خۆی لێ بکەنەوە. بەڵێ ینی بەرپرسیارەتێکم پارتیە کە بەعاملی دەتوانێت دۆخەکە ئاسایی بکاتەوە نەک لایەنەکانی تر. لە واقعدا ئاوالەیە بەڵام ئەمڕۆ کە وایان لێ کردو دەڵێن دەبێ هەموو لایەنە سیاسیەکان بەشداریان پێ بکرێتن و من قەنەعەتم وایە چونکە ئەم قەزیە پاشەوەی کە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان باسی یاسای سەرۆکایەتی هەرێم کرا و باسی ئەوە کرا چەند جار برای بەڕێزم کاکە سالار ئاگادارەکە وەک پەیامیان بۆ ناردین کە باسی ئەم خاڵە نەکەن ئەگەر باسی ئەم خاڵە بکرێتن وەزی هەرێمی کوردستان تێک دەچێتن بەڵام ئەوەش ئەوە ناگەێنیتن کە لایەنە سیاسیەکانی دیکە قسەیان نەبێتن و خاوەن مەوقیف و هەڵوێست نەبن بەڵکو دەتوانن ئەو چوار لایەنە ئێستانە کە پێکەوە بە زووترین کات هەڵوێستی خۆیان یەک بخەن لەسەر پەیامی بارزانی
کاڵوێستی خۆیان یەک کرد لەسەر پەیامی بارزانی دەتوانن بە قووەت و هێزێکەوە خاڵی ئیجابی زیادکەن لەو پەیامە وەشتی فعلی و کردداری زیادکەن بۆ ئەو خاڵە و بڕیارێکی جەریئانە بدەن. بۆ نمونە کاک مەسعود باسیەوە دەکاتن کە نەفەرێک دیاری بکرێتن بۆ جێگرەوەی بەڕێزیان تاوەکو هەڵبژاردننی داهاتوو. قەناعەتم وایە ئەو چوار لایەنە متتەفیق بن لەسەرەوەی کە جێگیری سەرۆکی هەرێم کە کاتی خۆی بەڕێزیان سەرۆکی هەرێم بۆ کاک مەسعود بارزانی کاک کۆسرەت جێگیری سەرۆکی هەرێم بۆ ئێستانەکەش کاک کۆسرەت لەو پۆستەدا بدرێتن تاوەکو هەڵبژاردننی داهاتوو لەو پۆستە بمێنێتەوە. ئەگەر کاک مەسعود بارزانی ڕازی بوو کە کاک کۆسرەت سەرۆکایەتی هەرێم بکاتن هەتاوەکو هەڵبژاردنەکەی قەناعەتم وایە هەموو کێشەکان چارەسەر دەبن و دێنە سەر ئەو کێشانەی دیکەی قەیرانانەی دیکەی کە حکومەت دروستی کردوون. ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە و کاتەی پەرلەمان یەکەیەکە لێپرسینەوە لەگەڵ ئەو وەزیرانە دەکا لەگەڵ ئەنجومەنی وەزیران دەکا لەگەڵ سەرۆکی حکومەت دەکا ئەو قەیرانانەی کە دروستیان کردوون ئەگەر نەیانتوانێ و قەیرانانە چارەسەر بکەن ئەو کاتەی پەرلەمان دەتوانێتن کە متمانە لە حکومەت وەربگرێتەوە و حکومەتێکی نوێ دروست بکرێتەوە تەشکیل بکرێتەوە و بەڕێز کاک مەسعود بارزانی ئیشارەی پێ دەکاتن. بەڵێ سوپاس دەکەین دواتر گەڕێنەوە لای بەڕێستان کاک سەرای بەرهەم و لای بەڕست سەبارەت بە پێشوازی لایەنەکان لەم پەیامە تاکو ئێستا مەسەلەن یەکێتی نیشتیمانی بۆچی بە فەرمی وەڵامی ئەم داواکە بڵێ ئەم پەیامەی نەداوەتەوە. بەڵێ لە ڕاستیدا بێگومان یەکێتیش وەڵامی خۆیە بێ و مەبدەئیەن بەشێک لە هەنگاوەکانی یەکێتی لە ڕابردوو بۆ بەدیهێنانی ئەم پەیامە بووە کە کاک مەسعود دوێنێ دەری بڕیوە و پێویستەکە هەنگاوەکان لە شتە مامناوەندیەکانەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی بتوانین دێ ئەم جارە دابڕانێک لە نێوان لایەنەکاندا نێتەکایەوە و زۆر گرنگە هەموو لایەنەکان بە نیەتێکی لە بەرچاوگرتنی نیگەرانیەکانی خەڵکی کوردستان قوت و ژیان و بوجە و موچەبڕینی خەڵکی کوردستان بچنە ناو گفتوگۆکانەوە. ئەم جارە هەر یەکێک لە بەشی خۆی هەر یەکێک لە بەشی خۆی تەنازول کا بۆ بەرژەوەندی گشتی و بە تایبەتی کاک مەسعود ئەو پەیامەی ڕاگەیاندووە بەشێکی گەورە لە کێشەکان کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بووە و دەستبەرداری ئەو پۆستە بێ و حکوومەتی هەرێمی کوردستان بگۆڕێ. ئەو کاتە ئاساییە سەرۆکایەتی پەرلەمانیش بگۆڕدرێ لە کاتێکە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان ئستحقاقی خۆی جێگری سەرۆکی پەرلەمانە و سکرتێری پەرلەمان ئستحقاقی پارتی دیموکراتی کوردستانە کە لە ڕابردووە ئەو جۆرە لە ڕێکەوتن لە نێوان یەکێتی و پارتیدا هەبووە. هەر لە ئەنجامدا ئەگەر پەرلەمان کارا بێتەوە هەر ئەبێ سەرۆکایەتی پەرلەمان گۆڕانکاری لە سێ کەس دوانیان بگۆڕێ کە مەطلەبیش گۆڕینی سەرۆکی پەرلەمانە. کاک یوسف خۆی لە چەند مەحەتەیەکە ڕاگەیاندووە ئەگەر کێشەکە بەو چارەسەرە بێ و ئامادەیە دەستبەردار بێ و لە گۆڕینی سەرۆکایەتیەکانی تردا ئەو هەر هیچ گرفتێکی نییە ئەو ئاسانترین کەسە و چەند جارێک خۆشی ڕاگەیاندووە. بەڵام خاڵی جەوهەری چییە لێرەدا؟ لە ڕاستیدا گۆڕینی کەسەکان ئەوەندە گرنگ نین کە ئەوە گرنگە ئێمە بیر بکەینەوە کە لە دوای 25 ساڵ ئەم جۆرە لە حکومڕانیەکی شکست خواردووە سەرنەکەوتووە ئەم عەقڵیەتەی کە ئیدارەی هەرێمی کوردستانەدا ئەم مۆدێلە لە حیزبایەتی بەسەر چووە بە عەقڵیەتی سەردەمی شاخ ئیداری 25 ساڵی شار دەدرێ. ئێستا کاتی گۆڕانکاری جەوهەریە لەمە لەسەر بنەمای سیستەم و ئێمە پێمان وایە بۆکو ئەندامێکی پەرلەمان و ئەم گرنتیە دەمە خەڵکی کوردستان ئەم ئاڵ و گۆڕانەش بێتەکایەوە. ئەگەر گۆڕانکاریەکی جەوهەری لە کۆی سیستەمی سیاسی لە کوردستاندا نێتەکایەوە دۆخێکی تازە دنیابینیەکی تازە ئیرادەی خەڵکی کوردستان زاڵ نەبێ بەسەر موئەسساتدا لە ڕاستیدا ئێمە ناتوانین ئەو ئومێدە لە محتەوای ئەو پەیامە و پێکەوە کارکردنی لایەنەکانیش بدەین بە خەڵکی کوردستان. بیرمانە چێ ئێمە پێنج لایەنەکەش و لایەنەکانی تر لەناو پەرلەمانیشە پێکەوە بووین خەڵکی کوردستان هەر گرفتی هەبوو نەمانەتوانی گرفتەکان چارەسەرکەین. بۆ چونکە بۆ نمونە ئێمە 2 ساڵە شەڕی تیرۆرمانەیە شەڕی داعشمانەیە لە شەڕی داعش و لە شەڕی تیرۆر قورستر شەڕی گەندەڵیە لە کوردستانە. بە دڵنیاییەوە گەندەڵی لە داعش زۆرتر خەڵکی کوردستانی ماندوو کردووە خەڵکی کوردستانی عەزیەت داوە. گەندەڵی پەتایەکی زۆر قورسرە لە تیرۆر لە کوردستاندا. بۆیە بەراورد لە نێوان تیرۆر و گەندەڵیدا ئەتوانی بڵین لە هاوسەنگی یەک تەرازون لە ماندووکردنی خەڵکی کوردستان لە بەفیڕۆدانی تواناکان لەو هەموو خوێن و قوربانەی کە دەدرێت لە هێزی پێشمەرگەی کوردستان لە بەرامبەر داعش و پاراستنی خاکی کوردستانیدا
بەردەوامبوونی پرۆسەی گەندەڵی ناشەفافی بە هەدەردانی سامانی گشتی ناشرینکردنی حزبەکانی کوردستان کارکتەرەکانی کوردستان سەرکردایەتەکانی کوردستان لە زەهنەتی خەڵکی کوردستانە ئەمەش ئاسەوارێکی گەورە و قورسی خستوێتەوە کە هەموو ئەوانە بەو هەموو خوێن و خێتاب و قوربانیەوە ئەبینی ڕۆژانە چیان بەرامبەر ئەکرێ چیان بەرامبەر لەبەر ئەوە ئەبێ بە سیستەم حکومڕانیەکی مۆدێرن بەسەر بۆ نمونە ئەوەی پەیوەستە لە پەرلەمانی کوردستان ئەبێ کە پەرلەمان کاراکرێتەوە ئێمە ئیقرار بکەین کە دەستور پەسەند بکەین لەسەر بنەمای دەستور حکومڕانیەکی تازۆ پێک بێنین لەسەر بنەمای دەستور دەسەڵاتەکان جیا بکەینەوە لەسەر بنەمای دەستور دەستی حزب لە ناو هەناوی ئابووری کوردستاندا بڵێ بەڕێز دەڵێ ئەمان ئەم حکومڕانی فەشەلی هێناوە وایە بەڵام هەر ئەو سیاسیانە نین کێسە جارێکتر حکومت پێک دێنەوە هەر ئەو یەکسان نییە بە فەشەل ئەمجا یەک خاڵی جەوهەری لەم مەسەلەی پەیامی کاک مەسعوودە ئەوەیە ئیعترافە بە شکستی حکوومەت اعترافە بەوەی کە ئەوان سەرکەوتوو نەبوون لە بێدیهێنانی داخوازەکانی خەڵکی کوردستان لە ڕێگەی ئەم جۆرە لە حکومڕانیەوە فەرمونون ئاڵوگۆڕ بکەین فەرمونون دۆخێکی تازە بێنی نەکایەوە فەرمونون سازش بۆ یەکەین من لەگەڵ مامۆستا مەروان متەفقم بەشێک لەو پەیامانە ڕەتفعلی گەورەی تایە بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان کە نەئەبوو تیابێ و ئەبوو ئەو مبادر بێ بۆ هەموو لایەنەکان کە بەدیدی من ینی بە پراوێز خستنی گۆڕان لەو پەیامەدا هەست پێ ئەکرێ و هیوادارین ئێمە بتوانین هەموو لایەنەکان پێکەوە بچینە سەرمێزی گفتوگۆ و پێکەوە بەرپرسیارەتی تازە هەڵبگرین و هەمومان دەرز لەو نەهامەتیانە زۆر باش بەڵام قسە لە سەرەوەی چێن مەسەلەن بۆ سەرۆکایەتێکی پەرلەمانی تازە بۆ سەرۆکایەتی حکوومەتێکی تازە بۆ سەرۆکی خێرەیمی تازە ینی هەر ئەم سیاسیاننی کە ئێستا خەڵک بەڕز دەڵی شکستیانێ ناو جارێکتر هەروان ینی ئەم مؤسساتانەوانە نین دنیایەک خەڵکمان هەیە باشە بەزڕێگە دەدەنەوە بە هەزاران خەڵکمان هەیە ئەتوانێت بە شایستەی پێگەی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان پڕکاتەوە بە هەزارانمان هەیە ئەتوانێت ڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە ناو خودی حیزبەکانە هەن کاکە هەر لە ناو خودی حیزبەکانە ئەگەر بۆ پارتی بێ ئەگەر بۆ یەکێتی بێ ئەگەر بۆ گۆڕان بێ ئەگەر بۆ کۆمەڵی ئیسلامی بێ ئەو پۆستانە ئاڵوگۆڕ بکرێ و لەسەر بنەمای کەفاعات و لەسەر بنەمای لێوەشاوەیی و لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی من بێگومانم کەفاعاتەکان لە ناو خەڵکی کوردستانە زۆر زۆرن بۆ حکومڕانێکی شایستە بەڵام پێ دوێ ڕێگە بدریانی سە بۆنم ناگەر دووبارە بۆنم لە سەرۆکی حکوومەت هەر بۆنم نەگەر حکوومەت هەڵبۆشێتەوە دووبارە هەر پارتی مەسەلەن ڕەناس پێێتەوە بپێکەنانی حکوومەت کاکە حەکیم بیان جەنابەت ئەزانی گۆڕینی وەجهەکانیش جۆرێکە لە ئافاق و بە تایبەتی ئەگەر یاسا سەروەر بێ هەر کەسێک شایستەی هەبێ و قانون ڕێگەی بدا ممارەسەی ئەو دەسەڵاتانە بکاتە بێئە بەڵام بۆ نمونە هەندێک دەموچاو هەن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە چەندین ساڵە پۆستەکانیان دووبارە بێتەوە چەندین کابینەیە پۆستەکانیان دووبارە بێتەوە ئەمە کۆتایی هاتووە ئیجحافێکی گەورەیە جارێکی تر قبوڵکەی ئاشتی هەورامی و ئەمسالی ئاشتی هەورامی لە حکوومەتدا بن و تۆ ئامانەتی پۆستی مالی و سامانە سروشتەکانی کوردستانی بارزانانی و هەموو ئەوانەی کە ئێستاکە لە کابینەکان ئەبێ هەریەکە بەپێی بەرپرسیارەتی خۆیان لە ڕاستیدا تەحملی مەسئولیت بکەن و ئاڵوگۆڕەکە ببێ بوونی ئاڵوگۆڕەکە زۆر باشترە لەوەی کە هەر بم چەق بەسوێ بمێنینەوە و ئێمە خۆناغێکی تازە تاقی بکەینەوە پرۆسەیەکی تازە تاقی بکەینەوە و بیریش نەچێ ئەم حکوومەتە هەموو ئیمکانێتی دنیای لە بەردەستا بێ لەبەر ئەوەی بنەماکەی فشۆڵە ناتوانێت سەرکەوتو بێ چونکە بێباکە لە بوونی پەرلەمانێک کە پشتیوان و هاوکار و چاودێری بێ لە هەموو دنیادا هیچ حکوومەتێک سەرکەوتو نابێ بەبێ پشتیوانی پەرلەمانێکی بەهێز بەبێ بوونی پەرلەمانێکی بەهێز هیچ سیستەمێکی سیاسی لە کوردستانە لە ڕووی دیموکراسیەوە نوقسانە ئەگەر پەرلەمانی نەوێ بەڵام بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان زۆر خەمسار بوو بەرامبەر بە هەبوونی پەرلەمان بۆ چونکە پەرلەمان دەیویست موساعلەی حکوومەت بکات لەو لادانە قانونیانەی کە هەنگاوی بۆ دەنا لە ڕووی چێوە بۆنم لە ڕووی سامانە سروشتەکانەوە عەقدێکی 40 ساڵی لەگەڵ حکوومەتی تورکیا کردو دەوڵەتی تورکیا ئەو عەقدە تا ئێستاکە شاراوەیە لە لای حیزبەکان بەشێکی شاراوەیە لە لای پەرلەمان شاراوەیە بۆ نمونە من لە ئەندامی فراکسیۆنی یەکێتیم لە پەرلەمانی کوردستان حزبەکەی من و حکوومەتەکەی من تیا بەشدارە من ئاگدار نیم بۆیە ئەمە بەشێک بەشێک لە حزبەکە ئەڵێ ئاگدار نین بەشێک لە سەرکردەکەی ئەڵێ ئاگدار نین بەشێکی دەڵێ ئاگدارین بۆیە لەبەر ئەوە ئێمە لە ڕووی گۆڕینی دەموچاوەکانەوە لە ڕووی گۆڕینی سیاسەتی حکومڕانیشەوە
ئێمە ئەبێت دیقەت بکەین وە قۆناغێکی تازە دەست پێ بکەین. سپاس دەکەم. مامۆستا گەر بگەڕێنەوە لای بەڕێستان بەبۆ چوونی بەڕێستان ینی پێ دوایە گفتوگۆیەکی جددی بکرێ بۆ تێپەڕاندنی قەیرانی سیاسی و ئەو قەیراندارایی کە خەڵک تێدا لە هێزە سیاسیەکانەوە؟ خۆی مەگە بەوردی کاک حەکیم تەماشەی ئەو بابەتانە بکەین سێ قەیرانی گەورە لە هەرێمی کوردستان بەرچاو دەکەوێتن قەیرانێکە پەیوەستە بە پۆستی سەرۆکی هەرێمەوە کە ئەوەش برای بەڕێزم کاکە سالار کە پێش ئێمەش لە پەرلەمان بۆ دەزانێت کە بابەتێکی یاساییەوە دەبێت لە پەرلەمان چارەسەر بکرێتن و بابەتی پەخستنی پەرلەمانی کوردستان کە بەداخەوە بۆتە پەڵەیەکی ڕەش بە نێوچاوانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و سیستەمی حکومڕانی و سیاستکردنی لە هەرێمی کوردستان لە ناوە و دەرەوە قێزەون کردووە و مەسلەی حکوومەت و وەشکستهێنانی ئەو حکوومەتە کە نەیتوانیوە ئەو حکوومەتە لە ئاست داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان دابێتن. کە برای بەڕێزم زۆر باسیە و بابەتەی کرد قەناعەتم وایە ئەگەر بمانەوێت گۆڕانکاری لە حکومەتدا بکەین و بتوانین حکومەتێکی تەکنۆقڕات و حکومەتێک بێتن لە ئاستی داواکاریەکانی خەڵکو جەماوەردا بێتن دەبێ ئەو دەموچاوانەی کە لە سەروی یاسان و یاسا ناتوانێت دەستیان بۆ بباتن و ئەوانە وەکو بڵێ گەورەترن لە هەموو یاسایەکی بەرکار لە هەرێمی کوردستان دەبێ خەڵکێک لەسەر ئەساسی پسپۆڕی و شارەزایی ئیشوکارەکانی پێڕابسپێردرێتن و زۆریش ئاسان بێتن کاتێک کە دەست بۆ سەرۆت و سامان و مڵک و ماڵی دەوڵەت دەباتن دەستی بۆ درێژ بکرێتن. ئەگەر ئەو بابەتانەمان ئاوا تەماشە کردووە دەتواندرێتن قەناعەتم وایە ئەو کێشانەی کە هەن چارەسەر بکرێن و چارەسەریەکەش قەناعەتم وایە ئاسانترە زۆر کە من جارێک لە بابەتێکدا ئیشارەم بۆی کرد کە شەڕی ناوخۆ زۆر قوڕستر بوو و بڕیاردان بۆ ئاشتەوایی و دەست و چاوی یەکتر ماچکردنی کاک مەسعود و مام جەلال قەناعەتم وایە زۆر قوڕستر بوو بەڵام هەنگاوێکی بوێرانەیان ناوە هەموو خەڵکی دەستخۆشی لێکردن کە ئێستانەکە ئەتوانم بڵێن بەس شەڕە قسە بووە لە ناو ئەو لایەنە سیاسیانە و دەتواندرێتن هەنگاوی عملی و جددی بندرێتن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و ئەو کێشانەش بۆ چارەسەر دەکرێن بەڕاستی کە شەفافیت لە داهاتی نەوت بە تایبەتی و ئەو شاردنەوەی ئەو داهاتەی کە هەیە لە هەرێمی کوردستان بدرێتەوە خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیان ئیستحقاقی خۆیان پێ بدرێتن و لایەنە سیاسیەکانیش بە گوێرەی ئیستحقاقی انتخابی ئیشوکاریان پێ ڕابسپێردرێتن و تەسەوڕ نەکرێتن بەشێک لەو لایەنە سیاسیانە خێریان پێ دەکرێتن و خەڵکێک میوان بێ لە هەرێمی کوردستانیش خەڵکێکیش خاوەن ماڵ بێتن. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمانە دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کوردوەرەی دواتر دەگەڕێنەوە لاشان لەگەڵمان. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسار تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دوباره سوالتان لێت بەڕێزان کاکسەرێک بەرم و لای بەڕێستان سەبارەت بە ئەو گۆڕانکارێنی کە بازانیت لە پەیامەکەی داوای کردووە هەڵبژاردننی کە دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکی هەرێم و مەسلەی حکوومەتێکی نوێ و مەسلەی گۆڕین دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەمانە بەبێ کاراکردنەوەی پەرلەمان دەکرێن؟ هەنگاوی یەکەم دەبێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و ئەگەر حکوومەت کابینەکە بە تەواوەتی بگۆڕێ بێگومان متمانە لە کابینەکە دەسەندرێتەوە و لایەنەکان دەبێت بسازێن بۆ پێکێنانی کابینەیەکی تر و کەسێک دەستنیشان بکرێ بۆ تشکیلکردنی کابینە و دوای ئەوە پێشکەشی پەرلەمانی کوردستانیەکە بۆ متمانە پێدان. ئەمجا ئەو کەسەشی کە متمانەی پێدەدرێت بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەش هەر دەبێت لەسەر بنەمای یاسا و لە پەرلەمانی کوردستانەوە متمانەی پێ بدرێ لە پەرلەمانەوە یان لە ڕێگەی هەڵبژاردنەوە تا ئێستا یاساکە دەستکاری کراوە سەرۆکی هەرێم کە کەسێک هەڵبژێن بۆ سەرۆکی هەرێم. لەڕاستیدا لە ئێستادا بنەمای هەڵبژاردن لە کوردستاندا و زەمینەی هەڵبژاردن لە کوردستاندا نییە بە لە بەرچاوگرتنی ئەوەی شەڕی داعش هێشتا تەواو نەبووە. خەڵکی کوردستان ئستعدادی نییە بۆ متمانە پێدانەوە و نیگەرانە زۆر لە بارودۆخەکە. تۆ مەبینە تەنها لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و یان لە گەرمیان و ڕاپەڕین خۆپیشاندان هەیە. لە کەرکووک و دهۆکیش خەڵک لێرە نیگەرانتر نەبێ بێدەنگ نییە، بەڵام بارودۆخەکە بەو جۆرەیە چونکە کێشەی خەڵکی کوردستان لە دهۆکەوە تاوەکو خانەقین تا مەندەلی یەک شتە. لەبەر ئەوە معاناتەکە یەک معاناتە، نیگەرانێکە لە حکوومەت یەک نیگەرانیە. خەڵک دابەش نەبووە بەسەر ئەم لایەنی سیاسیە ئەو لایەنی سیاسیە. خەڵک بە شێوەیەکی گشتی لە خودی پارتیەکان بپرسە لە ئەدای ئەم حکوومەتە ڕازینین، لە یەکێتیەکان بپرسە ڕازینین، لە کۆمەڵی ئیسلامی کە بەشدارە ڕازینین، لە لایەنەکانی تر ڕازینین. ئەم حکوومەتە پێویستی بە ئاڵوگۆڕە، ئەم ئاڵوگۆڕەش لەسەر بنەمای قانون نەکرێ و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان وای لێ هاتووە ئێمە خەریکە کاکە تووشی دوو زۆنی ئەبینەوە، خەریکە دوو هەرێمی پەیدا ئەبێتەوە. یعنی یەکێ لە مەترسیە گەورەکان ئەوەیە دەبێت کاک مەسعود زۆر بە خێراتر هەوڵ بدا ئەم نووسینانە بچێتە بواری کردداریەوە بۆ ئەوەی دابڕانێکی زیاتر دروست نەبێت. لەبەر ئەوە ئێمە کێ زۆرتری دیعای دەوڵەتداری دەکرد، کێ زۆرتری دیعای سەربەخۆی دەکرد. لە بەرامبەردا لە ڕووی کردداریەوە ماڵی ئێمە خەریکە لەسەر ئەساسی نیشتیمان هەڵدەوەشێتەوە، لەسەر ئەساسی شار هەڵدەوەشێتەوە، مەسلەی عەشیرەتگەرێتی، ناوچەگەرێتی و خێڵگەرێتی هەموو ئەمانە پەیدا بووە و ئێستاکە هەندێک نفوزی سیاسی و عسکەری و تەنانەت عشائری خەریکە زاڵ دەبێ بەسەر نفوزی قانون و ئەمنیەت و دەسەڵاتدا. لەبەر ئەوە مەترسێکی گەورە هەیە، هیچ لەو مەترسیانە کەمتر نین کە لە ساڵانی ڕابردوو بۆ نمونە لە 75 شۆڕشی کوردی تیا هەراسان بوو یان هەرسی هێنا. لەبەر ئەوە من ڕەم وایە مەترسی لەوە گەورەتر ئەوەیە لە کۆتایی هاتنی شەڕی داعشیشدا ئێمە تەصفی حساباتمان لەگەڵ عێراق نەکردووە. تورکیا بە حدودێکی دوور و درێژ داخلی هەرێمی کوردستان بووە، چەندین مەعسکەراتی گەورەی هەیە. دەوڵەتی عێراق نیگەرانە لە هاتنی سوپای تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان. خەڵکی کوردستان نیگەرانە، پێشەرکاری قانونە. عێراق بە هەر جۆرێک بێ دەیەوێت لەگەڵ تورکیا ئەم مەسەلەیە یەکلا بکاتەوە. هاتنی حەشدی شعبیش بۆ تەلافەر و بۆ گرتنەوەی مووسڵ و بۆ ئەمە تەحەدایەکی تازەیە لەگەڵ تورکیادا دەستی پێ کردووە. بەدیدی ئێمە ئەگەر بێت و ناوماڵی خۆمان ڕێک نەخینەوە هەرێمی کوردستان ئەبێتە ساحەی ململانەی دەوڵەتی عێراقی و تورکی دوور نییە بەریەکەوتنی سەربازی بێتە پێشەوە. ئێرانیش لەو لاوە بۆ ئەم پرسە بێگومان بێتەخسیرە بێ. لەبەر ئەوە ئێمە دەبێت ناوماڵی خۆمان ڕێک خینەوە
و مشوری خەڵکەکەمان بخۆین ئەو داهات و سەروەت و سامانەی کە بە هەدەر دەدرێ عائیلەی ئەردۆغان و حکوومەتی تورکیا لە خەڵکی کوردستان زۆرتر ئیستیفادی لێ بکەن ئەبێ ئەم سیاسەتە بە ئاراستەیەکی تر بگۆڕێ ئەویش بە ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ حکوومەتی عێراقی واتە ڕێکەوتنی هەرێمی کوردستان لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی بکرێت لەسەر ئەساسی بوجە ئێمە نەوتەکەیان بدەینەوە بە حسەیەک کە ڕێک دەکەوین و لە بەرامبەرشدا ئیستحقاقی هەرێمی کوردستان کە لە بوجەی ئیتحادی دەستنیشان نەکرێ بنێردرێ بۆ هەرێمی کوردستان و من ڕائشم وایە ئەم جارەیان کۆمەلگای نێودەوڵەتی بەجددی لە ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسەکانی کوردستاندا بەشدار بێ و لەژێر چاودێریەکی گەورەی نێودەوڵەتی چونکە ئەم هەرێمە هێشتاکە جێگەی ئومێدی کۆمەلگای نێودەوڵەتیەوە هاتوون حزوریان هەیە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتیشە هاوکاری هەرێمی کوردستانی بە ئاکاری بە شێوەیەک ئێستا بۆ نمونە وەکو لایانی سێم لە نێوان لەگەڵ لایەنە سیاسەکان بەشداری کۆبنەوەکانی داهاتووکەین مەبەستەوەی مەبەستم ئەوەیە کە لایەنەکانی نێودەوڵەتی کە لە هەرێمی کوردستانن کونسڵخانەکان و نووسینگەی وڵاتان و نەتەوە یەکگرتوەکان تەماشاکەر نەبن کاتێک خەڵکی کوردستان ئەرچێتە سەر شەقامەکە بەڵام تا ئێستا تەماشاکەرن بەڵێ تەماشاکەرن بەڵێ نەک تەماشاکەرن زۆر خەمساردن زۆر خوێنساردن ڕۆژانە فڕۆکەکانی تورکیا قسفی ناوچەکانی ئەوەی مامۆستا مەروانی لێ نیشتەجێ سۆران و منتیقەی باڵەکایەتی ئەوانەکە پێشلکاری مافی مرۆڤ بکرێ ئەو گوندانە سەر بە پارێزگای هەولێرن مەکتەبی UN و کونسڵخانەی ئەمریکا و بەریتانیا و کێو لە هەولێرە خێرە لا ئەو پارێزگای ئێوە حزورتان هەیە وڵاتێکی وەکو تورکیا سیادەی وڵاتان ئەبەژێنێ قانونی نێودەوڵەتی ئینتیهاکە مناڵ و ژن و دێهات ئەڕوخێنێ بێدەنگن ئەمە بۆ کۆمەڵە مەسلەی تر نیگەرانەکانی خەڵکی کوردستان کە ئەڕژێنە سەر شەقامەکان تەنها مەسلەی ئابووری و دارایی نییە مەسلەی پرسی دیموکراسی و مافەکانی مرۆڤیشە ئەی ئەرکی ئەو کۆمەڵ ئەو نووسینگانە و ئەو نوێنرایەتی نێودەوڵەتی چییە؟ بەرپرسیارەتی نێودەوڵەتیان نیە لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە بۆ پارێزگاریکردن لە دیموکراسی و مافەکانی مرۆڤ بەڵام بۆ بێدەنگن بۆ دام و دەستگاکانی شەفافەتی نێودەوڵەتی نیان هاوکاری هەرێمی کوردستانن بۆ دەربازبوون لەم جۆرە لە حکومڕانی کە هەر گەندەڵی بەرهەمەهێنێ هاوکارمانن لە مەسلەی تیرۆر و داعشدا و هاوکاریانین لە شەڕی نێودەوڵەتی بەرامبەر بە تیرۆردا فەرمون لە پرۆسی حکومڕانیدا هاوکار و یارمەتی دەرمان بەڵام لە هەمووشی گرنگتر زەمان چییە کە ئەوان هاوکارمان کە بێت خۆشت یەک و یەکگرتووبی خۆشت یەک گوتارەتە بێ کە خۆت ماڵی خۆت خۆش نەوێ کە خۆت خوشکبرای خۆت خۆش نەبێت کە تۆ خۆت هاوڵاتیەکانی خۆت بە هەندوەر نەگرن ڕۆژانە دروشمی هێواش ئەنج ئەبێ بە زبر ئەنج ئەبێ بە تەشیر ئینجا هیچ قیەم و مەقایسێک نامێنێتەوە نەحەقی نییە چکە تۆ بە دەنگەوە نای لەبەر ئەوە هەر کەسێک ناوماڵی خۆی خۆش نەوێ ناشبێت چاوەڕێ بکات دراوسەکەی بێ بە دەنگەوە ئەبێ ئێمە خۆشمان بە دیوەکەی تردا چیتر ئەم هەموو وەزعی کە لە ڕابردوودا ڕوویدا بیکەینە هەوێنێکی تەبایی و ئاشتی زەرەر لە نیوە بگەڕێتەوە و بە لە بەرچاوگرتنی زۆر باش ئەوانەی لە بەردەست هەیە پێک بین هەر لایەک سازش کار لە حەسەی خۆی و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەک جارێکی تر لەسەر ئەساسی دابەشکردنی پۆست شەڕی ئەم وەزارەت و ئەو وەزارەت من پەیامم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کەمتر شەڕی پۆست بکە زۆرتر شەڕی سیستەم بکە شەڕی دەستور بکە ئەو دەستورەی کە لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا ئێمە باجمان بۆدا لەسەر ئەو ئەساسەی کە هەرێمی کوردستان بێتە هەرێمێکی دەستوری و هەوڵ بدا لەسەر ئەساسی گێڕانەوەی زۆرترین متمانە بۆ خەڵکی کوردستان و بەرژەوەندیەکانی خۆی لەناو حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی سیاسە ببەستێتەوە بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەوە بۆ ئەوەی ئەگەر بێوێ ببێتەوە حەزبی ئایندە ئەبێ زۆرتر شەڕ لەسەر خواستی خەڵک قوتی خەڵک ژیانی خەڵک پێداویستەکانی خەڵکە نەک ڕازیکردنی ئەو بەڵام زۆر باش ئێستا قسە سەرەوە دەکرێت ئێستا ئەگەر حکوومەت هێرێم تەمەنی تقریبا 11 مانگی ماوە پەرلەمانی کوردستان یعنی ئێستا لایەنە سیاسەکان پێشتر ئەو هەموو کێشە گەوریان نەبوو لە پێکێنانی کابینی هێشتم یعنی کوردستان جارێکی تر حکوومەتەکە پێک دێتەوە ینی بۆ نمونە پەرلەمانێک دروست دەکرێتەوە سەرۆکێکی نوێ بۆ کوردستان هەڵدەبژێرێت لەو ماوەیەدا ئەزانی چۆنە کاکی گیان بەداخەوە دوای 25 ساڵ پرۆسەی سیاسی و حکومڕانی و کابینەکانی حکوومەت و پەرلەمان هیچی لە جێگەی خۆی و لە کاتی خۆیان نەبووە و هەمووشی پەیوەندی بە نائیستیقراری لە پەیوەندی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان بۆ ئەگینا خەڵکی کوردستان هەمیشە ویستوێتی بە ئاقارێکی دیموکراسی پرۆسی حکومڕانی بچێ بەڕێوە دەسا و دەستکردنی دەسەڵات بێ و کابینەکان یەک لە دوای یەک بێ و فاسڵی تێنەکەوێ بەڵام ئێستاکەش ئەم دۆخەی کە ئەم ساڵ و نیوە لە کوردستاندا کەوتوتەوە ئاسەواری یەکسەر ناسڕێتەوە ئاسەواری تا 1-2 ساڵێکی تر بەردەوام بێ بەڕێی من ئەبێ ڕێکەوتنێک بێتە کایەوە لە نێوان لایەنەکان بۆ نمونە تا 2019 چونکە ساڵی داهاتوو بە هیچ شێوەیەک
بۆ نمونە ئێمە 21 نوێی 2017 وادەی پەرلەمانی کوردستان بەسەرچێ بە پێی قانون پێویستە 21 سێواتە ڕۆژی نەوزرۆزی ساڵی 2017 ئەکاتە 5 مانگی تر ئەبێ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن بانگەوازکە بۆ لایەنەکان ئامادەکاری بکەن بۆ هەڵبژاردن بەڵام تۆ لە ئێستاە هیچ ڕێکەوتنێک نییە هیچ زمینەیەک نییە تۆ بەو ماوەکەمە ناتوانی لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکەیتەوە میکانیزمی خۆی هەبێ و بیت بڕواشم وانە لایەنەکان ڕازی بن بەم تۆماری دەنگدانی پرساختەیە بچنەوە بەردەم حەکی هەڵبژاردن و هەڵبژاردن بکرێتەوە بێت تۆمارێکی هەڵبژاردننی نوێ بێ بە مەقایس و معایری نوێ بێ و ئەرزێتێکی هەڵبژاردن لە دهۆکەوە بۆ خانەقین هەبێ و ئەم جارش بیرت نەچێت نابێ ببێ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێەوە لە ئێستەوە ئەبێ یاسای هەڵبژاردن بە جۆرێک ڕاکرێتەوە خەڵکی کەرکووک و شنگال و خانەقین و جێگاکانی تر دووس و جێگاکانی تر پێکەوەک و خەڵکی سلێمانی و هەولێر و دووهۆک بەشداری هەڵبژاردنەکان بکەن لەبەر ئەوە بەدیدی من ئەمە کاتی ئەوێ وەک ئەو ڕێکەوت نەکرا ئەکرێ بۆ 2019 بێ و لەوێوە پرۆسەکە ئیدارە بدرێ بەڕێوە بدرێت تاوەکو ئەگەینە ئافاقێکی تر. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستاگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت پێویست چوارلایەنەکە کەسێک دیاری بکەن بۆ سەرۆکی هەرێم کە سەرۆکێکی نوێ بارزانی وتێتی با کەسێکی تر ببێ بە سەرۆکی هەرێم ئەنێ ئەو چوارلایەنە دەتوانن ئەوە بکەن؟ وەکوتم خۆی جددیەتی بابەتەکە دەوەردەبینێتن جارێ لە هەرێمی کوردستان دەبێ بە عقلیەتێکی وا سیاست لەگەڵ یەکتر بکەین کە هیچ پۆستێک قۆرغ نەکرێتن بۆ هیچ شخصیەتێک و بۆ هیچ لایەنێکی سیاسی و بەداخەوە تا کوێستانەکە لەو تەمەنی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا کۆمەڵە پۆستێک دیاری کراون و توانم بڵێم تاپۆ کراون لەسەر شخصەکاندا کەەوەش جێی ئەسەفەوە سیاستکردنی لە هەرێمی کوردستان بە قۆناغ و مەرحەلەیەکی مەترسیداردا بردووە وەکو دەگوترێتن کە بەدیلێک نییە بۆ بەڕێز کاک مەسعود بۆ سەرۆکایەتی هەرێم قەناعەتی من پێچەوانەیە یعنی قەناعەتم وایە لە هەر میلەتێک لە هەر وڵاتێک ئەگەر بێت و کەسێک نەبێتن بۆ سەرۆکایەتی وڵاتکردن غەیری یەک کەس نەبێتن ئەو وڵاتە هیوە نییە کە پێی بگوترێتن میلەت و پێیوە یعنی شانازی بەچیوە دەکەی کە لە ناو میلەتێکدا خەڵکێک نەبێتن سەرۆکایەتی وڵاتەکەی بکاتن کەچی تەماشای وڵاتان دەکەین کە هەموو 4 ساڵ جارێک گۆڕانکاری دەکرێتن لە سەرۆکایەتیکردنی ئەو وڵاتە و وڵاتی ئێمە پێویستە کە دەستکاری سیستەمی حکومڕانیەکەی بکرێتن ئەگەر دەستکاری سیستەمی حکومڕانیەکەی کرا ئەو کاتەی قەناعەتم وایە وەکو برای بەڕێزم ئیشارەی پێکرد خەڵک زۆرە لە هەرێمی کوردستان کە خەڵکێکی لێ هاتوون خەڵکێکن کە بەتوانان دەتوانن پرۆژەی باشیان پێ بۆ بەرەو پێشبردننی ئەو وڵاتە بەڵام هەر کەسێک کە دابنەی چ لە برادرانی پارتی بێت چ لە یەکێتی بێت چ لە لایەنە ئیسلامیەکان بێ لە گۆڕان بێ لە ئێستاوە بەرنامەدا بندرێتن بۆی کە لەمپەری بۆ دام بدرێتن و نەیەڵێتن خزمەت بکاتن سەرکەوتوو نابێتن یعنی بۆ نمونە برای بەڕێزمان دکتۆر بەرهەم کاتێک کە سەرۆکی حکومەت بوو یعنی من لە خودی خۆی کاتێک کە قسەمان لەگەڵی کرد ئەو 2 ساڵە گوتی بە دەیان لەمپەرم بۆ دانراوە حتا لە حزبەکەی خۆشی یعنی بۆی کە خەڵکێک خوازیار نەبوو کە سەرکەوتوو بێ لەگەڵەوەی دکتۆر بەرهەمە توانم بڵێم نمونەیەکی جوانی پێشکەش کرد لە حکومڕانی و لە دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان کۆمەڵە شتێکی کرد لەو 2 ساڵی کە دڵی خەڵکی هەرێمی کوردستانی خۆش کرد خەڵک زۆرە و ئەو 4 لایەنەش بەڕاستی دەبێ و بەستەڵەکە بشێنن و ئەگەر کاک مەسعود ڕازی نەبوو دەسەڵاتەکان تەسلیم بە کاک کۆسرەت کاکە بە فعلی تا کوێستانەکە کاک کۆسرەتە و پۆستەی ماوە کە جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە کە ئەو پۆستە ماوەی یاسایی بەسەر چووە بەڵام متوانم بڵێم ئاسانترین کەسە بۆی کە مشتومڕ نەکرێتن لەلایەن سیاسیەکانەوە ئەو پیاوە لەو پۆستە دابێتن تاوەکو گۆڕانکاری دەکرێت بەڵام فەرەز ناگەر بەڕێزیان کاک مەسعود ڕازی نەبوو دەبێ ئەو بەڵەستەکە و بەستەڵەکە بشێندرێتن و ئەو 4 لایەنە ئیتیفاق کردن لەسەر شەخصێکی دای بنێن بۆی کە سەرۆکایەتی هەرێم
بکاتن تاوەکو هەڵبژاردننی داهاتوو و ئەو سەرۆکایەتیش قەناعەتم وایە تاکو ئێستانەکە شتێکی ڕەمزی بۆ لە هەرێمی کوردستان و بارێکی قورسی ئەو تۆی لەسەرشانیە تاوەکو نەکرێتن بە خەڵکێکی دیکە دەتواندرێتن ئیش و کارەکانی بکرێتن شان بەشانی پەرلەمان و شان بەشانی لایەنە سیاسیەکان ئەو دۆخە مەترسیدارە تێپەڕێندرێتن. بەڵێ زۆر باشە سەبارەت بە ئەوەی کە ئێستا مەسەرەن پارتی و بارزانیش داوێکە پێکێنانی سەرۆکایەتێکی پەرلەمانی نوێ و حکوومەتێکی نوێ ینی پێ دوایە ئاراستەکە بە کام لایەن بەشداری تێدا بکەنی هەوڵەکەی بۆ پەراوێزخستنی کۆمەڵی کێز لە مەسلەی سەرۆکایەتی پەرلەمانی داهات و لە مەسلەی حکوومەتی داهاتوو. کاکە حەچیم گیان پەرلەمانی کوردستان هیچ کێشە و گرفت و نەکێشەی سیاسی هەبووە و نێکێشە یاسایی هەبووە. پەرلەمانی کوردستان قەناعەتم وایە دەستی بۆ کۆمەڵە بابەتێک کۆمەڵە یاسایە کە بەڕاستی پێویستی دەکرد کە دەستی بۆ ببرێتن کە پێویستی بە هەموار دەکرد. هەموار یاسای سەرۆکایەتی بە خۆتان دەزانین یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆتایی پێهات بوو. یعنی گەر هاتبا و فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی قسەی لەو بابەتە نەکردبایە دەکەوتوونە ژێر بەرپرسیاریەتێکی مێژووی لەلایەن خەڵک و جەماوەری هەرێمی کوردستانەوە کە متمانەی پێداوین. لەبەرەوە قەناعەتم وایە نە لە دوور نە لە نزیک پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەرپرسیار نین بەرامبەر بەو دۆخەی کە دروست کراوە و من سەیرم پێدێ کاتێک کە دەڵێن پەرلەمانی کوردستان کودەتای کرد. کودەتای چیمان کردووە؟ لەبەرەوەش قەناعەتم وایە ئەگەر گۆڕانکاریەکان جددی بن و عملی بن و هەنگاوی فعلی و عملی بەدوا دابێتن و ئەو بربەستانەی کە دانراون بۆ دانیشتنی پەرلەمان و کاراکردنەوەی پەرلەمان قەناعەتم وایە ئەو کاتەی دەستەی سەرۆکایەتیش بە تەسەووری من هیچ مانیعێکیان نابێ هەر گۆڕانکاریەکی لە پەرلەمان و لە دەستەی سەرۆکایەتی پەرلەماندا بکرێتن. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا کاکسەر کاتیشمان کەماوە سەبارەت بە ئێوەکو ناوەندی بڕیار پێشتر بەیاننامەیەکتان دەرک لەسەر پێکێنانی حکوومەتێکی نوێ جیاوازی هەیە لەگەڵ ئەو حکوومەتێک کە پارتی داوای دەکات پرۆژەکەیەوە جیاوازە لەو بڵێن پرۆژەکەی بارزانی خۆی لە ڕاستیدا ئەم حکوومەتە نەیتوانی بەدیهێنەری داخوازەکانی خەڵک بێ و قەیرانەکانی قوڵتر کردووە نەیتوانی چارەسەری بەشێک لە قەیرانەکان بکە بۆیە گرنگە ئەو حکوومەتە ئاڵوگۆڕی بەسەردا بێ و بەجددیش ناوەندی بڕیار ئەتوانم بڵێم یەکێکە لەو تەرەفانەی کە دەست پێشخەر بوو بۆ ئەوەی کە بە فعلی ڕای بگەێنێ وەکو دەواازەیەک بۆ چارەسەری ئێوە دیراستان کردووەتە جۆرە لە حکوومەتێکتان دەوێت ڕاستیدا بێ جۆرێک بێ لە حکوومەت کە بە تەوافقی جارێکی تری نێوان لایەنە سیاسیەکان بێ لەسەر بنەمای کەفاعەت بێ لەسەر بنەمای وەجهی تازە بێ و لەسەر بنەمایەک بێ کە خەڵکانێک بن ڕێز لە ئیرادەی پەرلەمان بگرن. یعنی بۆ نمونە مامۆستا مەروان باسی تەجروبەی بەڕێز دکتۆر بەرهەمی کرد. دکتۆر بەرهەم یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر بە تەقدیرەوە من لەبەرەوەی لە خولی پێشووی پەرلەمانیشدا ئەندامی پەرلەمان بووم بە تەقدیرەوە لە ڕەخنەکانی پەرلەمان یاساکانی پەرلەمان تەنانەت هەموو گفتوگۆکانی پەرلەمان ڕاوێژکارەکانی خۆی ئەناردا قاتی سەرەوەی پەرلەمان بۆ ئەوەی بزانێت ئۆپۆزیسیۆن چ ڕەخنەیەکان هەیە بۆی ڕەخنەکانیان قبول بکە و کاری لەسەر بکە لەگەڵیان دادەنیشت عقدەکانی نەوتی ئەهێنە ئەنا پەرلەمانی کوردستان سەرۆکی حکوومەتی پێشوو کە دکتۆر بەرهەم و لەگەڵ نێچیروان بارزانی کامیان ڕێز لە خەباتی پەرلەمانی دەگرن؟ من پێم وایە لە سەر ئاستی عێراقیشدا کەسایەتیەکی وەکو دکتۆر بەرهەم نێچیروان بارزانی گوێ لە خەباتی پەرلەمانی ناگرێت. من ئەندامی پەرلەمانم و ڕەفیقی کاک بەرهەم و کاک بەرهەم جێگیری سکرتێری حزبەکەی منە و لە هەموو حاڵەتێکە من ینی کاک نێچیروان لە حزبێکی ترە و ئەوە بەندامی پەرلەمانی هاتوونەتە پەرلەمانەوە بەڕێز لەو ڕۆوە کێشەکان شخصی نین بەڵام خەڵکی کوردستان ئەو تەقیمەی لایە کە کاک بەرهەم لە هەر موقعێکدا بێ بۆ حکومڕانی و بۆ دەوڵەتداری شایستەترین کەسە. بەڵام ڕەنگە و بێشەوێ مەسەرەن لە کاتی دکتۆر بەرهەمە ئاشتی هەورامی هێنرایە کوردستان دواتر بەڕێز وتر ینی ئاشتی هەورامی خەڵکی تووشی کێشە کرد.
ئاشتی هەورامی کاک بەرهەم نەیهێناوە کاک بەرهەم نایناسێەوە کاک بەرهەم کاتێکە بۆ نمونە ئاشتی هەورامەکی لە دەرەوەی وڵات زانی بێت کەسێکە کە شارەزا و کەفووە بەڵام خەڵکی تر متمانەی پێداوە و لەسەر لیستی حیزبی تر بووە بە ئەندامی ئەنجومەنی وەزیران نەخێر ئەو چیرۆکە ئەسڵەن دروست نییەوە دروستکراوە هەندێک جار بۆ کەفاعەتی کاک بەرهەم و بۆ نەزاهەتی کاک بەرهەم و بۆ ئەو هەموو تەجروبە نوێیانەی کە هەیەی لە پرۆسی حکومڕانیدا ئەیانەوێت لێرە و لەوێ مەسلەیەک بدۆزنەوە ئەو شتە زەئیفانەیە بۆیە بیرمان نەچێ کێشەکان بە شخصی نەکرێن و ئێمە پێویستمان بە سیستەم هەیە من یەک خاڵی تر ئەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەر وەزیرێک هەر کار بەدەستێک دادەندرێ ئەگەر ڕێز لە ئیرادەی پەرلەمان و سەروەری یاسا نەگرێ نەبۆ خۆی نەبوو ئایندەی خۆی نەبوو ئایندەی خەڵکی کوردستان ناتوانێت سەرکەوت. بەڵێ سپاس دەکەم. مامۆستا بەڕۆن زۆر بە کورتێکە بگرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێستا خەڵک بەس کێشەی دارایی هەیە یعنی پێویستە ئەولەویاتی دانوستانەکان بۆ مەسلەی داهات و داهاتی نەوتیژ نەبێت کە ئێستا ناشەفافێتێکی زۆری تیا و خەڵک لە برسێتی ئەگەر بە کورتی بێزەوە سپاس دەکەین. کاک حەچیب جانەوەی کە من دەیبینم دانیشتنەکان قەناعەتم وایە بە ئاقاری سوڵحی نێوان لایەنە سیاسیەکاندا دەڕواتن و لایەنە سیاسیەکان ئاشتەواییەک دروست دەکەن پێکەوە دادەنیشن بە دوور و نزیک باسی چارەسەرکردنی ئەو قەیرانە ئابووری و قەیرانە داراییە نەکراوە لەبەرەوە قەناعەتم وایە تاوەکو پەرلەمان کاران نەکرێتەوە و پەرلەمان لیژنەکانی دەست بەکار نەکەنەوە و بانگهێشتی وەزیری سامانە سروشتیەکان نەکرێتن و هەموو ئەو سامان و داهاتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە شەفاف نەبێتن و داهاتی ئەو خەڵکە بۆ ئەو خەڵکە سەرف بکرێتەوە ئەو کاتەی دڵمان بە پرۆسەکە خۆش دەبێتن و خوازیاریشم بۆ کات کوشتن نەبێتن لەبەرەوەی بەڕاستی ئەوەی کە لە ئارادایە دوای شەڕی مووسڵ قەناعەتم وایە هەرێمی کوردستان قۆناغ و مەرحەلەی زۆر قوڕستر و سەختری بەسەردادێن و خوازیاریشم هەموو بەرپرسان دەرک بەو ڕاستی و بەو مەترسیانە بکەن. بەڵێ بەڕێز مامۆستا بەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیستانی زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە سەورانەوە لەگەڵمان بووێرە زۆر سپاس بۆ کاک سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان کە بەڕێزتان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.